لە سلێمانی ڕۆژانە تەنیا 5 بەنزیخانە بەنزینی جۆری عێراقی بە 690 دینار دابەش دەکەن، بەڵام لە هەولێر ڕۆژانە زیاتر لە 20 بەنزیخانە بەنزین بە هەمان نرخ دابەش دەکەن. هاتوومەتە یەکێک لە بەنزیخانەکانی سلێمانی و دەمەوێت هۆکاری ئەو جیاوازیە زۆرە بزانم. بە وتەی بەرپرسانی سلێمانی و خاوەنی بەنزینخانەکان، هۆکاری کەمی ئەو بەنزینخانانەی کە لە سلێمانی بەنزینی جۆری عێراقی بە نرخی 690 دینار دابەش دەکەن بۆ ئەو بڕەکەمە دەگەڕێتەوە کە حکوومەتی عێراق ڕۆژانە بۆ پارێزگای سلێمانی دەنێرێت. بەڵام لە هەولێر جگە لەو بەنزینەی حکوومەتی عێراق دابینی دەکات، حکوومەتی هەرێمیش بە هەمان نرخ بەنزینی جۆری کار لە بەنزینخانەکانی پارێزگاکە دابەش دەکات. تا بەنزینخانەکان زۆرتر بێ بۆ خەڵک باشتر و خەڵکی ئیسپادی زیاتری لێگا. بەنزینخانەکان لە جیاتی و 5 بکرێت بە 15 بۆ هەموو کەسێ بەریکەوێ. تۆم ڕۆبەری نەکەوت؟ ناوە تا ئیساعات من نییە بەڵێ نییە. ئەگەر بەنزخانە 690 هەبێ زۆر باشە بۆ خاستن بۆ تەکسی. سەرەکان ئەمەنە قەڵەباڵخە، یعنی ئەمەنە زۆرە، کەس تەحامولی ئەوەی ناکە کە ئەو هەموو سەرەیە بگرێت. ڕاستە لە هەولێر 690ەکی تر هەیە، ئەوەیان پەیوەندی بە خۆیانەوە هەیە، ئێمە نایزانین وەکو لێرە. بەڵام ئێمە 200,000 ڕۆژانە بۆ شاری وەکو سلێمانی یا 36,000 لیتر بۆ شاری هەڵەبجە، بەڕاستی ئەمە کەمە. بەڕێوەبەری نەوت و کانزاکانی سلێمانی دەڵێت چەندین جار داوایان کردووە بەنزینی جۆری کار بە هەمان نرخی هەولێر بۆ سلێمانیش دابین بکرێت، بەڵام نووسراوەکانیان تاکو ئێستا بێوەڵامە. ئەمە لە کاتێکدایە بە بەردەوامی ئەو جۆرە بەنزینە کە لە ناوخۆی هەرێم بەرهەم دێنرێت، لە هەولێر بە نرخی 690 دینار بۆ هەر لیترێک ڕۆژانە دابەش دەکرێت. بنزینێکمان هەیە کە بنزینی پاڵەوگەی کارە کە حکوومەت ماگانە 25,000 بەرمیل لەودا بە پاڵەوگەی کار بۆی کە ئەو بنزینە بپاڵێت و مشتەقاتەکانیدا بە مەزنخانەکانی هەرێمی کوردستان. بەڵام ئەوی کە جێگەی پرسیارە بەداخەوە بە کە ئەم پاڵەوگەیە تەنها بنزینەکە نەرەوە پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک، ئەمیش نەک بۆ هەموو شوێنێشی بەنەوە تا ئێستا لە ناوچەی چۆمان نییە، لە ناوچەی لە دهۆک لە بەشێکی زۆری ناوچەکانیە تەنها دابەچەند بنزینخانەیەکی خۆی کە خۆیەتی بنزینخانەکان. پارێزگای سلێمانی بنزینێک بە کۆمپانیای کاری بۆ ناڕۆ بەیشەوێت. لە سلێمانی بۆ هەر بەنزینخانەیەک ڕۆژانە تەنیا بڕی 36,000 لیتر بەنزینی جۆری 690 دیناری دابین دەکرێت. کەمی بڕی بەنزینەکە و ژمارەی بەنزینخانەکان وای کردووە شۆفێران ڕۆژانە لا سەرەیەکی دوور و درێژ و تاقەت پڕوکێندا بوەستن تاوەکو چەند لیترێک بەنزینیان بە نرخێکی کەمتر لە بازاڕ دەست بکەوێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.